بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بیسەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە و لە فەرموودەی دەرسی ڕابردوو تەواومان نەکرد بە حەول و قووەتی خوا. ئەمڕۆ هەوڵ دەدەین ئەم فەرموودەیە تەواو بکەین و خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەم دەرسانە بخاتە تەرازووی چاکەکانمان و چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله تعالا. فەرموودەکە دووبارە دەکەمەوە بۆی کە هەم ئاسانتر بێ بۆ لەبەرکردن و هەم بابەتەکەش ئینسان لەبەر چاوی بێ. پاشەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چووە مزگەوت و ئەبوو ئومامەی بینی کە دانیش بوو بە خەمباری، ئەو فەرموودەی فێر کرد، فەرمووی بەیانیان و ئێواران بیخوێنە. فەرموودەکە دەفەرمێ: اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. أبو أمامة دەفەرمێ ئەو فەرموودەیەم جێبەجێ کرد و خوای پەروەردگار هەم خەم و خەفەتەکەی نێشتم و هەم قەرزەکانیشم لەسەر لاچوون و قەرزەکانم دەفعکران و باسی ئەومان کرد. لە حەڵقەی ڕابردوو، زنجیرەی ڕابردوو لە ئەو فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕاوەستاین. دەفەرمێ لكل شيء حقيقة، هەموو شتێک ناوەڕۆکێک و حەقیقەتێکی خۆی هەیە. ئەگەر ئەو شتەی لێدا بڕندرێتن، یعنی ئەو شتە ماهیەتی نامێنیت و شتێکی بۆ دەڵە و پووز دەردەچێتن. هەر شتێک، یعنی ئێستا ئەو جوانکاری و گڵۆپ و ئەوانە هەمووی پەیوەستە بە کارەبا. ئەگەر کارەبانە بێ شتێکی بێمەعنا دەردەچێتن. جاو کە دەفەرمێ لكل شيء حقيقة، یعنی هەموو شتێک پەیوەستە بە شتێکی جەوهەریەوە مەبەستی. ئەو شتە جەوهەریەی لێدا بڕندرێتن کەلکی هیچی پێوە نامێنێتن. و دەفەرمێ وما بلغ عبد حقيقة الإيمان، و ئینسان دەفەرمێ ناگاتە حەقیقەت و تەواوی ئیمان، یعنی ئیمان ئەگەر ئەوەی کە ئێستا لە خزمەتی داینە تێیدا نەبێ، ئەوەی دیکە بەڕاستی وەکو دەڵێ ئیمانێکی تەقلیدی و ئیمانێکی لاساکەرەوە و ئیمانێکی وەکو دەڵێ هاکەدا وەجەدنا ئاباءەنا، باو باپیرانمان ئاوا بینیون. ئەویش چییە؟ دەفەرمێ حتى يعلم أن ما أصابه لم يكن ليخطئه وما أخطأه لم يكن ليصيبه. طبعا ولا شوێنی دیکە هاتووە لە فەرموودەی دیکە بە دوور و بەردرێژی هاتووە. دەفەرمێ ئینسان ئیمانی تەواو نابێ، حەقیقەتی ئیمان تەواو نابێ، هەتا وەکو ئەوە یەکلا نەکاتۆ لە مابەینی خۆی و لە مابەینی خوای پەروەردگار و تەبارەک وتەعالا. هەتا چ نەبێ؟ حتى يعلم، مەبەستی پێ علمی یەقینە، و علمێکی یەقین کە لە ژیانی ڕۆژانەدا ئیشی لەسەر بکەی، ئیشی لەسەر بکەی، نەک بڵێ وەڵا ئازانم بەڵام وەچی دیکە هەموو دنیات لێ بووینە کونەمەشک، لێت بووینە نزانم چی. ئینسانی ئیماندار دەبێ بزانێ ئەو ڕۆژەی کە هاتۆتە دنیا، ئەو ڕۆژەی پێش بێتە دنیا کە ڕوحی وە بەرهاتوە، خوای گەورە تەبارەک وتەعالا تەمەنەکەی بۆ تەحدید کردووە و دیاریشی کردووە تووشی چەند نەخۆشیان دەبی و بە کامە نەخۆشیش وفات دەکایان، بە هەر نەخۆشیەکان وفات ناکات، خوا شیفای دەداتن، هەموو شتێکی بڕاندۆتەوە. بەڵام ئەمە نازانین. احتیاطکردن شتێکی جوانە، شتێکی باشە، بەڵام احتیاطەکە نەبێتە خەوف. احتیاطەکە نەبێتە خەوف.
خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە دەربارەی خەوت چ دەفەرمێ فەلا تەخافوهم وخافوني إن كنتم مؤمنين لێیان مەترسێن لە هیچ شتێک مەترسێ ئیلا لە خوا نەبێ ئەگەر ئیمانداری لەبەرەوەی دەبێمە بزانین کە خوای پەروەردگار ضار و نافعە لەبەرەوە دەفەرمێ حتى يعلم أن ما أصابه لم يكن ليخطئه ئەوەی کە تووشی من هاتووە تووشی تۆ هاتووە نییە بڵێ وەڵا بە بۆکو بڵێ تووشت هاتووە و لە فلان کەست گرتۆتەوە یان لە فلان کەسی ئاوا بووە و یان مەبەست پێ ئەتۆ نەبووی و ینی بێسەر ئەو شتانە نەوەڵا ئەو قەزیەی کە تووشی تۆ هاتووە خوای گەورە تەقدیری کردو دەبێ ئەتوو ئەو نەخۆشییان ئەو حادیسەیان ئەو واقعەتۆ ببینی ئەو جا دەفەرمێ وما أخطأه لم يكن ليصيبه ئەگەر تووشی شت نەهات بزانە کە خوای گەورە تەقدیری نەکردو تووشی تو بێ پێویست ناکە خۆت هەڵدێ و شان و بانی وڵات جا من لەبەرەوەی سیستەمی خواردنەکەم ئاوا بوو من لەبەرەوەی ئاوا بووم ئەو چی ئەم لەبەر نەوەڵا خوای گەورە تەقدیری کردووە تۆ بەخوا گە نزانم چش با دەناو هەموو میکرۆبی دنیا دادانێن ئەگەر خوای گەورە تەقدیرت بکات تەقدیر بکات خوای گەورە شیفات بدا خوای گەورە شیفات دەدات لەبەرەوە ئاگامان لێبێ و زۆر گرینگە ئەو ئیعتیمادە و ئەو سیقە و متمانەیە بەخوای پەروەردگار تەبارەک و تەعالا زۆر گرینگە ئەو جا دەفەرمێ وأما الجبن والبخل ئەو دوو خاڵەش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە دوعای کردووە لە خوا پاڕاوەتەوە کە خوای پەروەردگار دووری کاتەوە لەو دوو سیفەتانە دوو سیفەتی زۆر مەذمومن دوو سیفەتی زۆر خراپن دوو سیفەتن لە هەر کەسێکدا بن ئەو ئینسانە نەشیرن دەکەن مەسەلەی جوبن یانی ترسنۆچی ئینسان کە ترسنۆچەکە لە سەرچاوە دەگرێت دەست بە ڕوح و گیان و بە حیاتەکەیەوە دەگرێتن وا دەزانێ گەر ئەو ئیشە جوامێریەی کرد وا دەزانێ گەر ئیقدامی کرد وا دەزانێ ئەگەر نزانم چی کرد عمری درێژتر دەبێت ئەو قسەی خالیدی کوڕی وەلید زۆر مهمە خالیدی کوڕی وەلید یەکێکە لەو قارەمان و لەو پێشەوا و لەو قائیدانەی کە بەڕاستی هەتای موسڵمانان شانازی پێوە دەکەن لە هیچ غەزوەیەک لە هیچ غەزایەک لە هیچ جەنگ و قیتالێکدا نەبووە لە پێشەوە نەبوو بێتن بەڵام لە هیچ لێچێک لەو غەزا و لەو جەنگانەشدا نامریتن کە لەسەر جێگای خۆی وەفات دەکا دەفەرمێ خالید هیچ شوێنێکت نییە شوێنێکی تیرێک یان ڕمحێک یان شمشێرێکی پێوە نەبێتن بەڵام ئێستانەکە وەکو وشتر لەسەر جێگای خۆت دەمری فەلا نامەت ئەعیون الجوبەنا ڕەبی ئەوانەی کە ترسنۆکن قەت خەویان لێ نەکەوی لە ترسان یانی چی یانی ئەگە بە چوونە دەر و بە غەزا و بە ڕووبەڕووبوونەوە و بە ئەوە باە دەبوا من لە شوێنێکی دیکە مردامە بەسەوە تەماشا دەکەن لەسەر جێی خۆم دەمرم لە ناویەوە لەبەرەوە دەفەرمێ کەلیمەی ترسنۆچی جوبن یەکێکە لەو سیفەتە مەذمومانە کە ئینسانی ئیماندار دەبێ خۆی لێ پارێزیتن دەڵێ لەوە سەرچاوە دەگرێت کە ئینسان ڕەزیلی بە ژیانی خۆی دەکات لە پێناو چی لە پێناو کۆمەڵە شتێک کە پێویستە ئینسان مووقیفی هەبێ یەک زوڵمت لێ بکرێ کە پێویستە دیفاع لە خۆت بکەیت ئەوەی کە دیفاع لە خۆی ناکات ترسنۆچیە زوڵم لە ماڵ و منداڵت بکرێت دەبێت دیفاعیان لێ بکەیت دیفاعیان لێ ناکەیت ترسنۆچیە دەست بە سەرۆت و سامانت دابگیرێ دیفاع بکەی شتێکی جوان و مەحموودە دیفاع ناکەی ترسنۆچیە لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەوانەی کە لەسەر خۆیان بەجواب دێن و ئەوانەی لەسەر ماڵ و منداڵیان بەجواب دێن لەسەر ماڵیان بەجواب دێن بکوژرێن شەهیدن مێڵە زوڵمت لێ بکرێ زوڵمیش مەکە یانەوەتە خەڵکێک بێ وڵاتت داگیر بکاتن خەڵکێک بێ وڵاتت داگیر بکە ئەو داگیرکارە خەڵکێکی کافر و بێ باوەڕ و خەڵکێکی ناموسڵمان بێ میلەتەکەت بچەوسێنیتەوە بێ دینەکەت بێ ڕێز بکاتن پێویستە ئەتۆ مووقیفت هەبێ ئەو بێ مووقیفیە ترسنۆچیە جوبنە کە زۆر شتێکی مەذمومە شتێکی خراپە ئەوجا
تەماشە دەکەی ئەوانەی کە بەغیرەت و بە شەهامەتن لە دنیاش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناودەنگێکی پێداون، ستایشی کردوون و شوێن پەنجەیان دیارە، بەڵام دەبێ بۆ خوا بێ، نەک بۆ هەندێ بێ وەکو گوتمان لە دەرسەکانی ڕابردوو لە زنجیرەکانی ڕابردوو کابرا خۆی پێ هەڵداتەوە. ئەوجا ئەوەی دیکەچیە بخل باوەڕەتە بێ ئەو سیفەتانە بەس تەماشەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەو سەحابە بەڕێزە دەفەرمێ ئەو دوعایە نەسبەینە و ئێوارام بکە، فێرمان دەکا کە ئینسانی ئیماندار دوور بێت لەو سیفەتە خراپان، هەمووی سفەتی سلبین ئەوانە، ڕەزیلی و قرچۆچی. ئینسان کە ڕەزیل بوو قەناعەت بکە بە خۆشی ڕەزیل دەبێت، لەگەڵ خۆشی ڕەزیل دەبێت. کە تێر ناخوا لەوەی نییە کە تێر ناخوا بڵێ وەڵا شتێکی چاکە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێکردووە کە ئینسان تێر نەخوا، لە ڕەزیلیانە تێر ناخواتن. کەشتی جوان دەبەر ناکە لە ڕەزیلیانە، کە خزمەتی ماڵ و منداڵی ناکە لە ڕەزیلیانە. نەبێ و نەبێ کە نەیبێ، هەیتی هەبوونەکەەوە نیە بەسەرت دابڕژێ. ڕەزیلی ئەوەیە کە لە چوارچێوەی کول و وەشڕەبوو وەلا توسریفوو، بخۆ بخۆ ئیسراف مەکە، ئەتون نەک ئیسراف ناکە. والذین ئیذا ئەنفقوا لەم یوسرفوا وەلەم یەقتوڕوا، ئەو دەستی لە قورجی خۆی ناوە، دەستی لە قورجی دەوروبەری خۆش ناوە، یعنی وەچی دەڵێ بەس لە سەرێکی دادنێت نۆکو بانکەی هەر خڕ دەکاتەوە، هیچی دیکەی نییە. و خراپە ئەو سیفەتە. بەڵام سەخاوەتی ئەوە نیە ئاگاتان لێ بێتن کابرا هەرچی هەمووی هەیەتی هەمووی ببەخشیتن. پێغەمبەر نەهی لەو سیفەتەی کردو عەلەیهی سەڵات وسەلام. هیچێک لە سەحابان یەک کچی دەبێتن، دەفەرمێ پێغەمبەر نەخۆش دەبێت سەری لێدەدا، دەڵێ پێغەمبەری خوا پێم خۆشەوە ماڵی خۆم هەموو بکەمە خێر و سەدەقە و حەزەتە لەی مەیکە. منداڵەکەت بە دەوڵەمەندی بە زێبێڵی لە پشتە خۆت باشترە. دەباشە ئەی پێغەمبەری خوا نیوەی گوتی نیوەش زۆرە. ئەی پێغەمبەری خوا سێیەکی فەرمووی الثلث والثلث كثير، قەیدی ناکە بەڵام بەخوا هێشتا هەر زۆرە. لەبەرەوە ئەسحابی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کاتێک کە وەسیەتیان دەکرد لە دوای خۆیان بە پێنجێک یان بە چوارێک، لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ الثلث والثلث كثير. یعنی مەبەست لێرانە ڕەزیلی و قرچۆچی وا لە ئینسان دەکا بەڕاستی لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا زەلیل بێتن، خەڵک سیقەی پێ نەکا. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی کە ترسنۆکن دەفەرمێ یەئتی عەلا ئومەتی زەمان يذوب فيه قلب المؤمن في جوفه. ڕۆژێک دادێ بەسەر ئومەتی مندا ئینسانی ئیماندار دڵەکەی لە ناو لاشەیدا کو بەفر دەتێوێتەوە، ئاوا دەتێوێتەوە لە ترسان. هەندەی بێ مەوقیف دەبێ، هەندەی بێ هەڵوێز دەبێتن. جا تەماشە دەکەی ئەوانەی کە مەسەلەن مەوقیفیانە بۆ کابرای بێ مەوقیف دەڵێ ئێستا کەس ناگەرێتەوە، کە هاتنە کوڕە دەڵێ خۆ هەموو سەلامەتن، خۆ کەس لێ نەهاتیە، بریامیش چوو بامە. يا ليتني كنت معهم فأفوز فوزا عظيما. أوزا بيغمبر دفرمي عليه الصلاة والسلام يأتي على الناس زمان يكون فيه المؤمن أذل من شاته. خوابنا من دات دل الروجيك داديتن بسر مسلمانان كابراء إيمان دار دش فرمي المؤمن كابراء إيمان دار دل لا جيسككي خوي زليل ترى، يعني بو دلتن يعني نێوگیس کە گەشتێک پەلاماریدا قۆچێکی تێ هەڵدەداتن، دیفاع لە خۆی دەکاتن، بەلای کەمی ڕادەپەڕیتن. کابرا ئیماندار دەفەرمێ ئیوا هەیە ئەوەندە بێ مەوقیف دەبێت، لەو جیسکەش بێ مەوقیف دەبێت، هەرچی ها شەقێکی تێ هەڵدەدا کابرا هەر تەقەی سەری دێتن. وە دەزانێت تەقوا و دینداری لەوەدایە. تەقوا و دینداری لەوەدایە کە زوڵم و ستەم نەکەی، بەڵام نێڵی زوڵم و ستەمیشت لێ بکرێتن، نێڵی بچەوسێندرێشیەوە. بروي تماشەکەن لە غەزوەی ئوحود کە بڵاو کراوە پێغەمبەر شەهید کرا عەلەیهی سەڵات وسەلام، بەشێک لە سەحابان شمشێریان فڕەدان، چاوەڕێیان دەکرد قوڕەیشەکان بێن سەریان ببڕن وەکو مەڕی. یەک گەیژ وتیوە چ دەکەن؟ وتیان وەڵای پێغەمبەر شەهید بوو بۆ شمشێرتان فڕەداون. یعنی کە پێغەمبەر شەهید بوو شمشێران فڕەدەن، هەستن دەستکەنەوە شمشێران پێغەمبەر لەسەرسە شەهید بن، گوشت لەسەرەوەی شەهید بن. هەنجا جاری وایە یەکێک معنەویاتی جەیشێکی بەرز دەکاتەوە، چۆن وەڵڵاهی ڕاست دەکات. ئەوجا پێویستە ئینسان ئەو ترسنۆچی و ڕەزیلی لە چوارچێوەی شەرعدا ضەبط کات.
بەغیرەتی نەبێتە مایەی زوڵم مستەمکردن لە خەڵکی، نەبێتە مایەی دەست بەسەر مڵک و ماڵی خەڵک داگرتن، نەبێتە چکۆی وایە دەڵێ فڵان کەس وەڵی بەغیرەتیش خەڵک لۆی لە قەڵەم دەدا، مڵکی خەڵکی داگیر کردووە، حەرامی دەخوا، پارە لە خەڵک وەردەگرێ بە قەرز نایەنداتەوە، ئەوە بەغیرەتی نییە، ئەوە چوونە دەراوە، ئەوە تەتەڕوفکردنە. بەغیرەتی ئەوەیە کە بەڕاستی ئینسان شەرعی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێویستی بە چه کردووە لەسەرەت و چه هەڵوێست و مەوقیفێکت بێ ئەلەو شوێنەیدا ئەو مەوقیفەت بێتن. لە پێشەوە بی لە دیفاعکردن لە مەزڵومیەتی خەڵک، لە ماف و حەقی خۆت، لە ماف و حەقی دەور و بەرت، بەڵام ستەمیش نەکەی، زێدە ڕۆیش نەکەی. بەخیلیش قرچۆچیش صفەتێکی ئەوەیە کە ئینسان لە کاتی هەبووندا ئینسان ببەخشێ و ئینسان دەستکراوە بێ. لەبەرەوەش تەماشەکەن پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام لەو صفەتانەدا یعنی بەخشەرترین ئینسان بووە، دەستی کراوە بوون. حتا کافرەکان کە چوون بۆ لای لیان پرسیوە پێغەمبەر چۆنە کۆرگوتی منە لای پیاوە کاتوینەوە کە قەت لە فەقیری ناترسێتن، هەر دەبەخشێ، ینی بە چەنگ دەبەخشێ و بەسەر خەڵکیدا دابەشی دەکاتن. وەغیرەت و شەهامەتەکەشی زۆر عەجایب بوو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام. ڕۆژێک دەفەرمێ لە مەدینە دەنگێکی زۆر گەوراتە و خەڵکە هەمووی ڕاچڵەچی. سەحابە دەفەرموو وەکو بڵێ مەفرەزەمان کۆ دەکردەوە بۆی کە بە جەماعەت بچینە دەرەوە بداخۆ چ بووە، خەڵکێکی بە شەهامەت کۆ بووینەوە عەلەزات پێکەوە بچین، کە چوین نزیکی دەروازەکەی بچینە دەرەوە تەماشەمان کرد پێغەمبەر بەتەنێ هاتەوە عەلەیهی سەڵات وسەلام، یعنی ئەو چوو بوو بەتەنێ هاتەوە گوتی بگەڕێنەوە هیچ لە گۆڕێ نییە. ئەوجا پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسسەلام ئەتوانم بڵێم هەموو ئەو پێغەمبەرانە ئاوە ڕازاندرا بوونەوە بەو صیفەتانە، بەو خەسڵەتە جوانانە. و لە ئاخیریدا دەفەرمێەوە ئەعوذ بیک من غەلەبەت الدەین. و لێرانەدا ناتوانین ئەو بابەتە تەواوکەین، هەڵی دەگرین بۆ دەرسێکی دیکە. مەسەلەی قەرزداری کە بەڕاستی ئەو ڕۆکە ئەتوانم بڵێم کێشەیەکی کۆمەڵایەتیە و لە چ دروستە ئینسان قەرزی بۆ بکە و قەرز چۆن دەکرێتن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن باسی ئەو کەسانەی کردووە کە قەرز دەکەن و نیەتی دانەوەیان نییە و ئەو کەسەی کە قەرزیش دەکات نیەتی دانەوەی هەیە و قەرز بۆ چ دەکرێت. ئەو شتانە ئینشاءڵڵا ئەگەر تەمەن باقی بوو لە زنجیرەی داهاتوو باسی دەکەین و ئینشاءڵڵا تەعالا خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزیتن لەو صیفەتە مەذمومانەی کە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە و پێشی فەرمووین کە وەکو دوعایەک سبەینە و ئێواران بیخوێنین، خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.